قەیرانی دارایی عێراق گەیشتۆتە هەستێک حکومەت دەیەوێت گیرفانی هاوڵاتیەکانی خاڵی بکاتەوە بە جۆرێک بۆ پڕکردنەوەی کورتهێنانی بودجەکەی ناچار بووە دەست بکات بە فرۆشتنی سەنەداتی ناوخۆیی. بەڵام پێناچێت لەم کاتەدا سەرمایەداران و بازرگانان پێشوازی لەم هەنگاوە بکەن و پارەکانیان بخەنە گیرفانی حکومەتێکەوە کە ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە و لە سەدا 95 داهاتەکەشی پشت بە نەوت دەبەستێت و نرخی نەوتیش بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە کە لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. سەنەداتی دارایی جۆرە کارتێک یان چەکێکە کە پاڵپشتێکی یاسایی هەیە و لە بەرامبەر بڕێک پارە بە هاوڵاتیان و سەرمایەداران دەفرۆشرێت و دوای چەند ساڵێک کەوادەکەی لەلایەن حکومەتەوە دیاری دەکرێت بە ڕێژەیەک لە سوود لێیان نەکردرێتەوە. 21 ئەم مانگە وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند بۆ دانانی بربەستێک بۆ کورتهێنانی زیاتری بودجە دەیانەوێت لە ماوەی ئەم ساڵدا سەنەداتی ناوخۆیی بە هاوڵاتیان بفرۆشن کە وەزارەتەکە پێشبینی کردووە 5 تریلیۆن دیناریان لەو ڕێگەیەوە دەست بکەوێت. ئەوەش بۆ یەکەم جارە حکومەتی عێراق سەنەدات بفرۆشێت کە پێشتر و لە سەردەمی ڕژەمی بەحسدا فرۆشراوە بۆ پاڵپشتیکردنی تێچوونی شەڕی نێوان عێراق و ئێران. بڕیارە حکومەتی عێراق سەنەداتەکان بۆ ماوەی 3 ساڵ وەک قەرز بە هاوڵاتیان بدات و بە زیادەی لە سەدادا لیان وەربگرێتەوە. ئەو بڕیارەی حکومەتی عێراق پاڵپشتە بە یاسای بودجەی 2016 عێراق کە لە یاساکە داهاتووە وەزیری دارایی دەتوانێت بە ڕازامەندی ئەنجومەنی وەزیران سەنەداتی ناوخۆی یان دەرەکی بفرۆشێت بۆ ڕێگرتن لە کورتهێنانی زیاتری بودجە. فرۆشتنی سەنەدات لەلایەن بەشێک لە وڵاتانی جیهانەوە بۆ مەبەستی جۆراوجۆر وەک پڕکردنەوەی کورتهێنانی بودجە، پاڵپشتیکردنی درای وڵاتەکەیان یان بۆ پرۆژەی استراتیژی بەکاردێنرێت. بە بڕوای شارەزایانی ئابووریش فرۆشتنی سەنەدات زیان بە حکومەتی عێراق دەگەێنێت چونکە دەبێت بە نرخی زیاتر وەری بگرێتەوە، بەڵام ئەگەر بتوانێت ئەو پارەی لە فرۆشتنی سەنەداتەوە دەستی دەکەوێت لە پرۆژەی گرنگدا بەکاری بهێنێت ئەوە سوودەکەی لە زیانەکەی زیاتر دەبێت. پێشتر لە مانگی تەمووزی ڕابردوودا حکومەتی عێراق ڕایگەیاندبوو تا کۆتایی ئەو ساڵە بە بەهای 5 میلیارد دۆلار سەنەداتی ناوخۆی دەفرۆشێت، بەڵام ئەو کات ئەو بڕیارە دواخرا و لە ئێستاشدا وەزیری دارایی ڕایگەیاندووە بۆ ڕێگرتن لە کورتهێنانی زیاتری بودجە دەیانەوێت لەگەڵ وەرگرتنی قەرزی نێودەوڵەتی و ئەو هاوکارێ دارایی کە وڵاتان دەیدەنێ عێراق ئەو هەنگاوەش بگرنە بەر. هەرێمی کوردستانیش کە ئێستا لە عێراق زیاتر قەیرانی دارایی زیانی پێگەیاندووە بەهۆی ئەوەی بانکی ناوەندی نییە ناتوانێت سەنەداتی دارایی بفرۆشێت، هەرچەندە ئەگەر لە ڕێگەی بەغداشەوە هەوڵی ئەو کارە بدات پێ ناچێت بەهۆی خراپی پەیوەندیەکانیان لەگەڵ بەغدا هیچ سوودێکی ئەو تۆی هەبێت. سەرهەنگ ئیسماعیل، NRT.